پارێزگا هەڵەبجە چییە؟ هێژ لەسەر گرەفگرتن و نەڕازبوون خوا بەردەوامن؟ بەڵێ ماوەی 3 ڕۆژە مامۆستایانی هەڵەبجە لە بەشێکی زۆریان ئەمڕۆژ ئەتوانم بڵێم سەرجەم مامۆستایانی هەڵەبجە بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردووە. ئێمە ئێستا لە بەردەم یەکێک لە ئامادەیەکانی هەڵەبجەداین کە ئامادەی شەید عەبدوڕەحمانی میرزا حەسەنی کچانە. مامۆستایانی ئەم ئامادەیە بایکۆتی دەوامیان کردووە. ئەگەر وێنەگرەکەم هاوکار بێت خوێندکارەکان نیشان بدا کە لە هۆڵی بڵین لە مەمەڕی قوتابخانەکەدان و نەچوونەتە پۆلەکانەوە بۆ قسەکردنی زیاتر دەچین لە لای مامۆستا پشتیوان. یەکێک لە مامۆستایانی ئەم ئامادەیە مامۆستا ئێوە بۆچی بایکۆتی وانە خوێندنتان کردو و بایکۆتان کردووە کە دەوام بکەن؟ سپاس بۆ تۆ، سپاس بۆ بینەرەکانتان. لە ڕاستە ئێمە کە بایکۆتمان کردووە داوای حەقێکی مەشروعی سادەترین مافی هاوڵاتی بوون دەکەین. دەمانەوێت ئەو پەیامە بگەێنین بە هەموو سیاسەکان کە چیتر نابێت قوتی ژیانی خەڵک و هەروەها ژیانی ئاسایی خەڵک بپێتە قوربانی لە پێناوی سیاسەتە جۆر بە جۆرەکانی هەرێمی کوردستان لەگەڵ عێراقا و قوربانی بێت بۆ سیاسیەکان و سیاسەتی پێگنەهاتنی حیزبە سیاسەکان. ئێمە لێرەوە بانگەشە دەکەین و داوا دەکەین لە هەموو فەرمانبەرێک تەنها مامۆستانە کە ئەویش وەکو هەر کەسێکی کە مافی ژیانی هەیە، مافی ئەوەی هەیە کە ئەو ئیشەیەکە حەقەکەی وەربگرێ، دواخستنی ئەم موچە و قوتی خەڵکی بەبێ هیچ بەهانەیەک جێگەی ئەوەیە کە ئینسان هەڵوێستەی لێ بکە، هەڵوێستێکی مرۆڤانەیە، هەڵوێستێکی کوردانەیە، هەڵوێستێکی تەواو ئینسانیە کە ئەبێ هەموو کەسێک لەسەری بێتە جواب. هیچ بەهانەیەک نییە، هیچ ڕوونکردنەوەیەکیان نییە، هیچ قسەیەکیان نییە. ئێمە ئەمانەیە ئەوە بڵین کە نابێت کە قوتی ژیانی خەڵکی کە هیچ ڕەبتێکی بۆ بابەتەوە نییە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بکرێتە کارتی فشار. بۆیە داوا ئەکەین لە هەموو فەرمانبەرێک لە هەموو کەسێکەوە بێتە دەنگ و بێتە سەر شەقامەکان داوای حەقی ڕەوای خۆی بکە بە شێوەیەکی مەدەنیانە. مامۆستا جیاوازی گوزەرانی مامۆستایان لەگەڵ فەرمانبەران یاخود لەگەڵ چین و توێژەکانی تر هیچ جیاوازێکی هەیە یا خودی ئەوەش هاوشێوەی چین و توێژەکانی تر جیرۆدەی دەستی ئەم قەیرانە؟ بە بڕای من هەموو چین و توێژەکانی کۆمەڵگا ئێستاکە بە شێوەیەکی زۆر یعنی بڵێن ئێستا هەرێمی کوردستان 1,400,000 موچەخۆری هەیە، هەمووی یعنی وەکو یەک وایە. ڕەنگە مامۆستا لە ئاستێکی ناوەندیا بێت لەم حاڵەتەیە، بەڵام من داوا ئەەکەم کە هەموو ئەو کەسانێکەوە حەقیان پەوتاوات بێنە دەنگ و حەقەکەی خۆیان داوا بکەن. ئەم بێدەنگیە ئەم ماتیە هیچ بەهانەیەکی نییە و هەر ئەم بێدەنگی شەکەوە نەوەیەکی نوێ هەیە ئێستا بار ئەکا لە وڵاتەکەی خۆی بەجێ ئەهێڵێ. لە ڕاستیە تاکی کۆمەڵگەکەمان ڕێکی و بەپێی ئاستی خۆی بەرپرسە لەم حاڵەتە لە پۆستە سیادیەکانەوە بگرە هەتاوەکو ئێمە کە فەرمانبەرێکی سادەی حکوومەتی هەرێمین هەمومان بەرپرسین لەم حاڵەتە. تۆ تاکی یعنی بێدەنگ ئەبی لەوەیکەوە خەڵک بە میزاجی سیاسی خۆی بە کەیفی سیاسی خۆی بێت ملاعبەی سیاسی بە ژیانی و بە مەسیری تاکی کۆمەڵگەی کوردیەوە بکە. زۆر سپاس بۆ مامۆستا پشتیوان، مامۆستای ئامادەیی شەید عەبدوڕەحمانی میرزا حەسەنی کچان و لەگەڵەوەشدا شوان وا بڕیارە پاش کەمێکی تر بەشێکی زۆر لە مامۆستایانی هەڵەبجە و لەگەڵ بەشێکی زۆر لە فەرمانبەرانی هەڵەبجە کە دوێنێ 8 فەرمانگە و بەڕێوەبەرایەتی حکوومەت لە سنووری پارێزگای هەڵەبجە بایکۆتی دەوامیان کرد و گرتبوونەوە وا بڕیارە پاش کەمێکی تر هەمان گرتبوونەوەی دوێنێ و پێرێ ساز بدرێت و سەرجەمی مامۆستایان و بەشێکی زۆر لە فەرمانبەرانی هەڵەبجە ئەو گرتبوونەوەی لە شوێنی دیاریکراوی خۆیان ساز بدەن. بەڵێ وەریا